You're getting to be a big boy. I'm just a kid who's 4. Each day I grow some more. I like exploring. I'm Caillou. So many things to do. Each day is something new. I'll share them with you. I'm Caillou. My world is turning, changing each day. With mommy and daddy, I'm finding my way. Growing up is not so tough, except when I've had enough. There's lots of fun stuff. I'm Caillou, Caillou, Caillou. I'm Caillou. That's me. وين بوون لە دارستانە؟ کایۆ، ئەوە چیەکەی لەو ژێرەوە؟ گیلبەرتم بۆ نادۆزرێتەوە، دیسان خۆی شاردۆتەوە. دوایی بۆی ئەگەڕین، ئێستا کاتی ئەوەیە خۆت بۆ خنگەی یاری ئامادە بکەی. ئەمڕۆ پوتەکانە لە پێ بکە، دەرەوە تەڕە. کایۆ هەوڵیا خۆی ئامادەکات، بەڵام ئەویست بزانێت گیلبەرت لەکوێیە. ها؟ گیلبەرت! کایۆ، ئەوە هێشتا بۆ گیلبەرت دەگەڕێیت؟ بەڵێ، چاوشێرکەم لەگەڵاکە. ڕەنگە لە دەرەوە بێ. کایۆ، هیچ بیر نەچوە تۆ؟ ئەبێ وەکو لێکۆڵەرەوە وابی. چەند ببم بە لێکۆڵەر؟ ئەبێ بۆ سەرەداو بگەڕێ کە بتگەێنێ بە گیلبەرت. کایۆ ئەم بیرۆکەی بەلاو باش بوو، بۆیە دەستی کرد بە گەڕان بۆ سەرەداوەکان. ئەوە جێبێ پشیلەیە، ئەوە سەرەداوێکە. ئەوە سەرەداوێکی تر. کایۆ دڵنیا بوو کە ئەم جارە گیلبەرتی دۆزیوەتەوە. لەوانەیە گیلبەرە ئێستا حەزی لە یاریکردن نەبێ، بەڵام چەند کەسێک گەناسم کە ئەم بەیانی حەزەکەن یاری لەگەڵا بکەن. وا دیارە هەموو گیاندارانی دارستان لێرن. کتێبێکی تازەم هەیە کە دەربارەی دارستانە، حەزەکەن ببینن؟ دارستان زۆر گەورەیە و شوێنی ژیانی هەموو گیاندارە کێویەکانە. هەنێکیان لەسەر درەختەکانە ژین. وەکو مەیموون. باڵندەکان! ڕاستە، ئەم جۆرە باڵندەیە پێی ئەڵێن تووتی. ئەتوانن لاسایی تووتی بکەنەوە؟ زۆر باشە. ئەوە ژمارە! هەی چی لەوێژی؟ پاشای دارستان. واو! شێر! واو! کایۆ لە هەمویان زیاتر حەزی لە شێر بوو، وای ئەزانی تۆزە لە گیلبەر دەچێت، بەڵام زۆر گەورەترە. وابزانم کاتی ئەوەیە هەموو گیاندارانی دارستانان کەم چنە دەرەوە یاری بکەن. وابزانم پێشەوەی باراندا بکە ئەتوان تۆزێکتر یاری بکەن. کایۆ بیرۆکەیەکی بۆ هات. با چاوشێرکی بکەین. لە دارستانە. زۆر چاکە، من خۆمە شارمەوە و تۆ بم دۆزەرەوە. 1 2 3 4 5 6 7 9 خۆ بگرەوە هاتم. کایۆ لە خەیاڵی خۆیان بوو بە گەڕیدەیەکی ڕاستی. تۆ لیۆنیت؟
کایۆ بڕیاریا وەکو لێکۆڵەرەوە کار بکات. ئەوە سەرەتاوێکە. لیۆ لەویایت؟ ببوورە کاک شێر ببوورە. کایۆ هێشتا نەیزانی کە لیۆ لەکوێ خۆی شاردۆتەوە. پێویستی بە سەرەدایەکی زیاتر بوو. ئەو دەنگە سەرەتاوێکە. چۆنی توتی ئەزانی لیۆ لەکوێیە؟ بمبورە کایۆ. چۆنی مەیمونی بەرز؟ لیۆ بینیوە؟ ئەمە لە جێپی لیۆ چێ؟ ئەوەشە دەنگی پێکەنینی لیۆ چێ؟ لیۆ؟ کایۆ چۆن زانی لێرە خۆ بشاردوێتەوە؟ دوێ سەرەداوەکان کەوتم. من پاشای دارستانم. تۆ تەنیا پشیلەیەکی گەورەیت. ئەوە سەرەدایەکی تر ئەبینم کەمانەی وایە باران نەبارێ. کایۆ دایکە! ئەنجا ڕێک وەکو لێکۆڵەر دوێ سەرەداوەکان کەوتم و لیۆم دۆزیەوە کە لە پشت دۆنەکەی خۆی وا شاردبووە. دیارە ئەمڕۆ سەرقاڵ بووی بیرە نەچێ پوتەکان داکەنی ئەگینە هەموو ماڵەکاکەی بە قۆڕ کایۆگیان. تازە ترەنگە. گیلبەر! ئۆهۆ گیلبەرت! ئەو شەوە کایۆ زۆر دڵخۆش بوو کە لە جێگەکەی خۆیەتی. حەزی ناکرد بە باران لە دارستان بێت. گیلبەر دوانزەی تۆ پاشای دارستانیت. ئەتوانی وەکو شێر بنەڕێنیت؟ هەمووان براون. جۆنی کلیمەندەن ئەو قرتێلەیە چییە؟ لەوانەی مەلە وەرم گرتووە. من دانەیەکی شینم هەیە کە لەگەڵ فەرمانگەکەی باوکم چوون بۆ سەیران لە ڕاکردنا لە هەمویان خێراتر بووم. منیش لە ڕاکردنا خێرام. تۆ ناتوانی بمگری؟ ناتوانی بمگری؟ ئەوە چیتە کایۆ؟ بۆ هەوڵ نایی بیانگری. بەخەتەر ئەوان خێرانیم لە ڕاکردنا. خۆت بەوە ناڕەحەت مەکە. تۆ لە یەک دنیاشتی ترە زۆر باشی. خۆزکە منیش وەکو کلیمەندەن قردەلەیەکم ببردایەتەوە. لەوانەیە بتوانی. بیرۆکەیەکی زۆر باشە یامێ. هەر ئێستا ئەگەڕێمەوە. منێ بۆ ناگیرێ. دایە گەورە ویستی یارمەتی کایۆ با بۆ ئەوەی قردەلێک بباتەوە. دەی هەمووتان کێ حەزەکە تۆزە یاری بکەین؟ یەک دنیا قردێلەم هەیە ئەیەم بەبراوە. من ناتەوێت یاریان لەگەڵا بکەی کایۆ؟ منیش ئەتوانم قردێلە ببەمەوە؟ نازانم بەڵام هەوڵیانیش خۆشە. کایۆ چاوەڕێم کە دایە گەورە. لەم پێشبڕکیەیە ئەبێ پاژنەی قاچ ببینی بە پەنجەی قاچەکەی ترتەوە بڕۆی. قاچەکە ئەنەی بە قاچەکەی ترەوە ئەیگەێنی تەقرتێ لە سپیەکە. هەمووتان ئامادەن؟ ئاگادار بن، ئامادە بن، دەرچن.
هەروە ڕۆزیش کلیمەنتێن بردیەوە کایۆ بێ هیوا بووکەنەی بردەوە بەڵام مەبەستی بوو یاری داهاتوو بیباتەوە. هەمووتان دەستان خۆش بێ ئامادەم بۆ یاریەکی تر زەردەخەنەیەکی گەورە بۆ دایە گەورە بکەن. ئۆ زۆر جوانە جوانە گەورەترین زەردەخەنەم دۆزیەوە لێوە بردیەوە. پێکەنینێکی باش بوو لیۆ. سپاس. ئەوە چیتە کایۆ؟ منیش ئەمەیە کردێ لێت ببەمەوە. ئەزانم کوڕەکەم بەڵام بیرە نەچی ئەمە یاریە یاریش بۆ خۆشیە. کایۆ بۆی دەرکەوت کە دایکی ڕاستەکە و ئەمیش زیاد لە پێویست بیری لای قردێ لێ و بیری لای خۆشی نەماوە. کێ ئامادەیە بۆ یاریەکی تر؟ من! پێشبڕکێ داهاتوو بۆ بێماناترین ڕۆیشتن بوو. ڕۆزی بردیەوە لامی بێماناتر بوو. بردمەوە یاریەکی ترمان ماوە. ئەم یاریەیان لە هەمووی خۆشترە. ئێستا بۆتان باسەکەم چۆنیە. لە پێش ئەوە خۆت هەڵەیەی ئەنجا دوایی ئەوە خۆ هەڵەیەی تێگەشتن ئەنجاییتە سەرم خەتە لەمەشیانەوە خۆ هەڵەیەی یا ئەتوانی ڕابکەی ئەتوانن یەکێکیان بکەن. یەک دوو سێ. کایۆ هەوڵی زیاتر بە. سەرکەوتن بۆ کایۆ. هەر بشی کایۆ. من بردمەوە. گیلبەرت! ئەوە چییە کایۆ؟ بۆ بانی گیلبەر دەکەی؟ وی کە خۆش بێ و یاریانە. تۆ بردەوە لیۆ. کایۆ زۆر دڵخۆش بوو بەو یاری کە کردیان. ئەو هەموو شتێکی برچوو بۆ. یاری داهاتووی دایە گەورە ئەوە بوو کە کێ ئەتوانێت پێنەکەنی و خۆی ڕابگرێت. ڕۆزی تۆ پێکەنیت لەبەرەوە دۆڕانە ئەبێ ئێستا بیتە دەرەوە. کایۆ بردیەوە. من بردمەوە. ئەم قردێ لێشم هێناوە بۆ تۆ گیلبەرت. وەرە با پێوە ئۆکەم دەی هانێ بۆ تۆ.